بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تا ڕادەیەک کۆنتڕۆڵ کراوە. ئەبێت ئێمە ئەوە بپارێزین و هاوڵاتیان هاوکار بن. لە 4 بۆ 8 هەفتەی داهاتوو لەوانەیە ژمارەی حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا کەم ببنەوە. بەڵام ئێمە جەژنمان لە پێشە و ئەگەر ڕۆچاوی ڕێنمایەکانی تەندروستی نەکرێت لەوانەیە زیادبوونێکی زۆر لە ژمارەی توشبوواندا تۆمار بکەین لە دوای جەژن. وا جەژن دێت و هاوڵاتیان دەچنە دەرەوە بۆ بازاڕکردن و لە جەژندا پێشوازی لە میوانەکانیان دەکەن. بەڵام من داوایان لێ دەکەم کە پەیڕەوی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی بکەن. ئەم ساڵ هیچ هاوڵاتێکی ئەفغانستان ناتوانێت فەریزەی حەج بەجێ بهێنێت و 30,000 کەس کە ناویان بۆ حەج تۆمار کردبوو نەیانتوانی حەج بکەن. قەدەغەی هاتوچۆ کاریگەری خراپی کردوتە سەر ژیانی هاوڵاتیان. هەر بۆیە بەهۆی جەژنەوە هاوڵاتیەکی زۆر ڕووی لە بازاڕەکان کردووە.